ڕۆژتان باش سپێدە باش و هیوام کە دەستپێکی هەفتە و دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش بەخۆشی دەست پێ بکەن بۆ یەکسەر پێتان ئەڵێن ڕۆژ باش یاخود بەخۆشی دەست پێ بکەن تا بتوانن ئەمڕۆ ڕۆژێکی باش و بەڕوزە بەڕێ بکەن و هەموو ئەو کار و چالاکیانەی کە بڕیارە ئەنجامی بدەن بە باشی بەڕێوە بچێت. ئێمە ئامانجمانە کە دەستپێکی ڕۆژەکەتان بە باشی بێت و ئەو بڕگە و بابەتە باشانەتان بۆ ئامادەکەین کە زۆرترین سوود و زانیاری بە ئێوە بگەێنین بۆ هیواین کە تەواوی ئەم کاتی کە لەگەڵمانن بە دیارنانێکی بەیانیەوە کاتێکی خۆش بەڕێ بکەن. ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان تایبەت کردووە بە ڕۆژی وەرزشی کوردستان. ئەزانین لە دوێنێش چەندین چالاکی وەرزشی لە پارێزگای سلێمانی و لە زۆربەی پارێزگاکانی دیکە و شار و شارۆچکەکانی کوردستان بەڕێوەچێت و بەردەوامیە بێت بۆیە ئێمەش گرنگی بە ڕۆژی وەرزشی کوردستان دەدەین و کردومانەتە تەوەری سەرکی بەرنامەکەمان. گەلەوە ئێمە بڕگە بابەتی دیکەشمان بۆ ئامادە کردوون هەر لە سووری و هونەری و ناوخۆی و جیهانیش. بەڵام دەستپێک بابزانین کورتەی هەواڵەکان چی دەگوزارێت لە ناوخۆ و لە جیهانیش. سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت هێرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەن داواکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەختە دەرخەری ئەوەیە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی گوێ لە پەیامی هەرێمی کوردستان دەگرێت و داواش لە حکوومەتی عێراق دەکات بڕگەکە وەک خۆی جێبەجێ بکات. وەزارەتی پەروەردەی عێراق کاتی تاقیکردنەوەی خولی یەکەمی تاقیکردنەوەکانی دیاری کرد. وەزارەتی پەروەردەی عێراق دوای کۆبوونەوەی عەلی دلێمی وەزیری پەروەردەی عێراق لەگەڵ لیژنەی پەروەردە لە پەرلەمان ڕاگەنراوێکی بڵاو کردەوە و ڕایگەن تاقیکردنەوەکانی قۆناغی شەشی سەرەتایی ڕۆژی یەکشەممە 13 حوزەیرانی 2021 دەست پێ دەکەن و ڕۆژی 4 تەمووز تاقیکردنەوەی سێ بنەڕەتی دەست پێ دەکەن. ئاماژەی بەوەش کردووە تاقیکردنەوەکانی بەشی زانستی و وێژەیی 27 تەمووز دەست پێ دەکەن. بەشار ئەسەد لە گوتارێکیدا بە بۆنەی هەڵبژاردنەوەی بە سەرۆکی سووریا ڕایگەن بژاردەی گەلی سووریا بە هەڵبژاردنەوەم بۆ خزمەتکردنیان لە ماوەی داهاتوودا شۆڕش و شەرەفێکی مەزنە. ئەسەد بە هاوڵاتیانی وڵاتەکەی دەڵێت هاوکێشەکانتان پێچەوانە کردەوە ئەوەی کە لە چەند هەفتەی ڕابردوو ئەنجامتاندا تەنیا ئاهەنگێک نەبوو بەڵکو دیاردەیەکی بێوێنە بوو بۆ دوژمنانی نیشتیمان و شکاندنی غروری ساختەیان بوو بۆ زلەیەک بوو بۆ دەموچاوی بەکرێگیراوان. خامنەی دەڵێت ئەوانەی دژی هەڵبژاردن بانگەشە دەکەن دڵسۆزی خەڵک نین. عەلی خامنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ڕایگەن کەسانێکان خەڵک هان دەدەن بەشداری هەڵبژاردن نەکەن و دەنگ نەدەن ئەوانە دڵسۆزی خەڵک نین. ڕاشیگەیان هەڵبژاردن لە ڕۆژێکدا ئەنجام دەدرێت بەڵام کاریگەری بۆ چەند ساڵێک دەمێنێتەوە. خامنەی داوای لە خەڵک کردووە بەشداری هەڵبژاردن بکەن و هەڵبژاردن بە هی خۆیان بزانن. بەڵێ کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. جگە لەو بابەتانەی باسمان کرد لە کورتێک لە هەواڵەکاندا ئێستا ئەو فیچەر و ئەو پاکێژانش باز دەکەین کە ئامادەمان کردووە بۆ پرۆگرامی ڕۆژ باش. سەرەتاش یەکێک لەو بابەتانەوەی کە بۆ یەکەم جار بازارێکی دیپلۆماتی لە هەرێمی کوردستان کرایەوە کە بازارەکە لەلایەن کۆنسڵخانەی چیک لە هەولێر ڕێکخرا و ژمارەیە کۆنسڵگەری گشتی و نووسینگەی باڵۆزخانەکان بەرهەمینەتەوەی خۆیان تێدا
نمایش کرد لەگەڵ 27 خاوەنکاری ناوخۆیشدا بەشدار بوون و ئەوانیش بەشداریان تیا کردبوو بەرهەمەکانیان نمایش کردبوو داهاتەکەشی بۆ سەوزکردنی کوردستان و چاندنی نەمام تەرخان دەکرێت. بێگومان ئەم کارانە ئەم کارانەی کە ئەکرێت یاخود بە هاوبەشی لە نێوان وڵاتانی دەرەوە لەگەڵ هەرێمی کوردستانیشدا ئەمە بۆ خۆی بێتە پردێکی پەیوەندی بەهێز بۆی کە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بازرگانان و خاوەنکارەکان بتوانن سوود لە یەکتر ببین و ئێستش بابێکەوە ببینین بزانین لەو باساڕەدا چی نمایش کراوە. یەکەمین بازاری دیبلۆماسیە لە هەرێمی کوردستان لەلایەن کونسوڵخانەی چیک لە هەولێر بەڕێوە دەچێت. ژمارەیەک کونسوڵگەری گشتی و نووسنگی باڵۆزخانەکان بەرهەمینەتەوەی خۆیان تێدا نمایش کردووە. داهاتەکەی بۆ سەوزکردنی کوردستان و چاندنی نەمام تەرخان دەکرێت. هەریەک لە سەفیندی زەیی بەرپرسی فەرماگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەت هەرێمی کوردستان و کۆنسوڵی چیک بازاڕەکەیان کردەوە. ئێڤنتە جاری یەکەمە کە شێوازێکی وای بازاری دیبلۆماسی لە هەرێمی کوردستان لەلایەن کۆنسڵگەری چێکیا و خێزانەکەی ئەنجام بدرێ ئەوە دەبێتە مایەوەی کە زیاتر پەیوەندی لە نێوان کۆمەڵگا و بێعساتی دیبلۆماسی نەک تەنها حکوومەت و بێعساتی دیبلۆماسی و هەندێکیش دەبی لە بۆ هەندێک ئەو گەنجانەی کە لە هەرێمی کوردستان کارە دەستیەکانی خۆیان لە سلێمانی لە هەڵبجە لە دهۆک لە هەولێر هێنای پێشکەش بکەن بە مەبەستی هاندان و هاوکاریکردن و پاڵپشتیکردنی بەرهەمێنانی زیاتر بۆ بازارکردن. ڕێخستنی کارێک بۆ یەکەم جار هەندێک ئەستەمە بەڵام بەو هاوکاریی زۆر باشی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دڵخۆشین. هەمە هەنجی باشمان لەگەڵ کونسوڵخانە گشتیەکان و باڵێۆزخانە و بزنسی ناوخۆی و خۆجێیی هەیە. هەوڵێکی زۆرمان بۆی داوە پێوەی هیلاک بووین بەڵام بە ئەنجامەکەی دڵخۆشم. هیوادارم هەرچی زووە خەڵک سەردامان بکات. جیا لە کونسوڵخانەکان 27 خاوەنکاری ناوخۆیی لە هەولێر سلێمانی دۆک وەڵەبجە بەشداری بازاری دیبلۆماسیان کردووە. بەرهەمەکان جیاوازن و زۆرینیان کاری دەستین. خاوەنکارەکان دڵخۆشن بە پرۆژەکە و داوا دەکەن ئەم جۆرە پێشانگایانە بەردەوام بن. أيادي الأمل هو مشروع خياطة يساعد المرأة. أياد أمل بروجيكي دورمانا هاوكاري أفرتاني عراقي إزدي و سوري دكات زۆربەی بەرهەمەکانمان کاری دەستی خۆمانە لە کارگەکەمان لە عنکاو دروستی دەکەین کە ڕستەکان زیاتر لە هەولێر لە قەڵا و زۆرینەی شوێنەکانی دیکە هەرێمی کوردستان دەکڕین. دەمامک دروست دەکەین هەروەها پێویستی ناوماڵ دروست دەکەین بە گوێرەی داواکاری کڕیاران. جنط أو نسوي كمامات أو نسوي كوشات. I'm the Romanian consul in Erbil. Thank you for. کونسوڵخانەی ڕۆمانیام لە هەولێر سپاس بۆم دەرفەتە. ئێمە دەستمان کردو بە هەماهەنگی و هاوکاریەکانمان بۆم دەست پێشخەریە. هەندێشتمان هێناوە کە لە نەخش دروست کراوە و ڕێکخراوێک دروستی دەکات لە سلێمانی. جیا لەوەش هەندێشتی دیکەمان هێناوە کە کللتوری ڕۆمانیای تێدا جێبەجێ کردووە. لێر دەیان فرۆشین لەگەڵەوەش ئێمە پەرە بە پرۆگرامی نیشتیمانی خۆمان دەدەین وە خوێندن و وەبەرهێنان لە ڕۆمانیا. بانگەشت هەموو لە یەک دەکەم سەردانی ستاندەکان بکەن. ئامانجی ئەمە لە بەشداریکردنی ئەم جۆرە فیستیڤاڵانەدا ئەوەیە ناساندنی بەرهەمەکەمانە کە بەرهەمێکی خۆماڵیە بە ڕۆنی زەیتون دروست کراوە لە پارێزگای هەڵەبجەیە. ئەم بەرهەمە پێکاتەکەی تەنها زەیتونە لە باخەکانی هەرێمی کوردستانە و زەیتونی کە هەیە لای جوتیارانەوە ئێمە ئیکڕینەوە لیان و دەکەین بەم زەیتونە کە جۆری ئەکستراڤێرجنە کە گوشراوی یەکەمی پێدەڵە. بازارەکە یەک ڕۆژە و تا کاتژمێردەی شەوی هەینی لەسەر شەممە بەردەوام دەبێت. کەسانی جیاجیا لە بەرپرسانی سیاسی و حکومی و ئاسایی هاتنە بازارەکە و بەرهەمە دڵخوازەکانی خۆیان کڕی. دروشمیکردنەوەی بازارەکەش بە ناوی وەرن بکڕن بوو بۆ کوردستانێکی سەوز. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. ڕۆژانە بیستین و ئەبینین کە چەندین کەس خاوەنکار بە تایبەت گەنجان کە هەوڵێن کە ببنە خاوەنکار یاخود لە ڕێگەی پێشەنگاکانەوە بێت لە ڕێگەی کردنەوەی شوێنێکی تایبەت بێ بەو خولیایی هەیەە و لە هاوکاتیش خزمەتکردنێکە. ئەسە باسیەوەتان بۆ کەم کە لە شەتڵگەیەک لە پێنجێن ساڵانە 3 ملیۆن شەتڵی جۆرا و جۆر بەرهەمە هێنرێت و لەم شەتڵگە ئەو شەتڵانی کە بەرهەمە هێنرێن ڕێژەی سەرکەوتنیشان لە پاژەوەی کە ئەچێنرێن و گەورە بن لە 100 سەدا
ینی هەر تۆوێک کە ئەیچێن و تا ئەو کاتی گەورە بێ و بێتە نەمامێکی تەواو ئەوەندە بە باشی پەروەردە کراوە ئەوەندە لەژێر چاودێری ورد و سیستمێکی هەواگۆڕکەی باشدایە کە بتوانرێت سوودی باشی لێ بنرێت و ئەو 3 ملیۆن شەتڵە بە باشترین شێوە بڕوێنرێت لە شوێنێکی دیکە بابێکەوە ببینین بزانین ئەم شەتڵگەیە چۆن ئەم بەرهەمە باش و زۆرەی هێناوە. شەتڵێکی زۆر و جۆراوجۆر ساڵانە لەم شەتڵگەیە بەرهەم دەهێنرێن. بەوتەی ئەندازیارانی کشتتوکاڵی ئەم شەتڵانە بەهۆی ئەوەی چاودێری ورد دەکرێن لە نەخۆشی گوازراوە پارێزراو دەبن و ڕێژەی سەرکەوتنیان لە سەدا. جوتیارێک کە بی هەیە بەخۆی بیچێنێت چونکە فەوتانەکەی زۆرتر دەچێتە فەرە ینی ئەوەی کە ئەو ناتوانێت هەواکە و جەوەکە کۆنتترۆلکە وەختێک ناتوانێت کۆنتترۆلکە دەرفەدی فەوتانەکەی دەچێتە فەرێ. ئێمە لێرە هەم شەتڵێکی بەقەوەتیان بۆ بەکاردێنین بە کاڵێکدێنی کە لایەندەدا بتوانێت تەماتێکی چاتر و لە نەخۆشی دوور بێت و هەم لەو لە حاضانەوە زۆر باش دەبێت قەوی دەبێت هەم ئەوەی کە دەرفەدی فەوتانەکەشی زۆر کەم دەبێتەوە. وڵا ئێمە بە ڕۆژانە 2 کەڕەت ئاویان دەدەین دوای ئەوە پێدا دەگەڕین ئەگەر نیازێک هەبێت بە دەرمانکردن حەشەرەیەک هەبێت کەڕوویەک هەبێت ئێمە دەرمانی کەڕوویان دەکەین دەرمانی حەشەرەیان دەکەین یان نان ئەگە دەزانی هیچێکیان نیە مشکلێک نێمە لە کەڕەت لە ڕۆژدا 2 کەڕەت ئاویان دەدەین وەلی ئاودانی ئێوارەمان نابێت درەنگ بێت چونکە ئەگەر درەنگ بێت گەڵاکەی تەڕبێ تووشی کەڕووی دەکات. لە ماوەی مانگێکدا تۆوەکان دەبنە شەتڵێکی پێگەیشتوو. لە پاش ئەم تەمەنە جوتیارەکان دەتوانن شەتڵەکانیان ببەنە زەویە کشتتوکاڵیەکان. دووری ڕێگاش کاریگەری ناکاتە سەر شەتڵەکان و لە ناوچەکانی دیکەی دەرەوەی پێنجوێنەوە دێن بۆ کڕینی شەتڵ لەم شەتڵگەیە. ئێمە ساڵانە دایمە لە یەکی چوارە دەست بێکن بە زەرەکردنی شەتڵەکان تا تقریبا شەتڵ ئەگەر بدێ شەتڵێکی تەواو دەرچێت 1 مانگ بۆ 25 شەوی پێویستە کە شەتڵەکەت پێ بگات و بیگوازیتەوە بۆ زەویەکە. ئێمە لە یەکی چوارە دەست پێکەین بەپێی خواستی فەلاحەکان بەپێی زەویەکەی خۆی شارەزایە ئەگەر تەڕ بێ درەنتر یەخات ئەگەر بڵێ وشک بێت زەویەکەی تقریبا تەخیەکە ئەو تقریبا ماوەی 25 شەو بۆ مانێک ئەو پەڕی شەتڵەکە پێئەگات تر ئەگەر 10 مانگ ماناتێ ئێمە 10 پێنج شەتڵەکەی تەسلیمەکەینەوە. مەشتەلەکان مەشتەلێکی نمونەیە ساڵانە 2 ملیۆن بۆ 3 ملیۆن هەموو جۆرەکانی شەتڵ بەرهەمێنین هەر لە تەماتەوە لە خەیار و لە کاڵک و لە شووتی و تەنانەت وەژبەیەکی تر قەرنابیت و بڕۆکلی و ئەوانە کەلەرم و هەندێک فەلاحیش ئەوانەژەکەن ئەوانشیان بۆ زەرعەکەین بەڵام مەوسمی یەکەمان بە دەرەجە یەکەم تەماتەیە لەبەرەوەی تەماتە زووتر دەکرێت وەژبەی دووەمان ئەوێ بە شووتی و کاڵک و خەیارێمە. هەندێک لەم شەتڵانە لەسەر خواستی جوتیارەکانەوە خۆیان تۆوەکان دەهێنن تا لە شەتڵگەکان ئامادە بکرێن بۆ وەرزی چاندن. هەندێکیشیان وەک ئەزمونێک خاوەن شەتڵگەکە خۆی دەیچێنێت. ساڵانە لەم شەتڵگەیە 3 ملیۆن شەتڵی تەماتە و بیبەر و کاڵک و بڕوکلی و قەرنابیت و چەندین جۆری دیکەی شەتڵ بەرهەم دەهێنرێت. ئەڤیناتا کوردستان 24 پێنجوێن. ئێستش بابێ کۆ بزانین ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان چۆنە و پلەکانی گەرما تا چه ئاستێک بەرز بووەتەوە.
هەرچەنە لەلایەکەوە گەرما تینی زیادی کردووە لە چەندین شار لە کوردستان بەڵام هێشتا لە زۆر ناوچەی باکوور وردە تازە خەریکە بەفرەتێتەوە کە بەهۆی توانوی ئەو بەفرە لە چیاکان لە ناو دۆڵی مەرجان کە چەند دەریاچێکی بەفراویە لە دێرسمی باکوور کوردستانە دروست بووە. ئەو بەفرە تواوەتەوە و لەناوەوە دەریاچەیەکی دروست کردەوە و گەشتیارانیش پێیان وایە کە جوانترین و سەرنجڕاکێشترین دیمەنی ناوچەکە کە تا ئێستا سەردانیان کرد بێت ئەو دەریاچەیە کە بەهۆی ئەو توانەوەی بەفرە دروست بووە. و دوای نەمانی ڕێکارەکانی تایبەت بە خۆپارێزی لە کۆرۆناش ڕۆژانە ئەمەوەی کردووە کە هەلی یاخود دەرفەتی زیاتر بۆ گەشتیاران بڕەخسێ تا سەردانی ئەو ناوچانە بکەن بە تایبەت لە بەدلیس و موش کە خەڵکێکی زۆر دەچێت بۆ بینینی ئەو دیمەنە جوانانە ئێمەش نامانێت ئێوەی لێبێ بەش بن و بەیەکەوە دەیبینین. دەریاچە بەفراویەکانی دۆڵی مەرجان لە شارۆچکەی ئۆڤزاک سەر بە پارێزگای دێرسیم لە باکووری کوردستان کە بەهۆی توانەوەی بەشێکی بەفری چاکانەوە دروست بوون دیمەنێکی دڵفێنیان هەیە بوونەتە جێگای سەرنجی گەشتیاران. هاوڵاتیانی ناوچەکە و گەشتیاران دەڵێن جوانیەکەی بێوێنەیە و دڵ و دەروونە ئارام دەکاتەوە. هاوڵاتیانی ناوچەکە و گەشتیاران دەڵێن جوانیەکەی بێوێنەیە و دڵ و دەروون ئارام دەکاتەوە. جوانی سروشتی دەریاچەکە بێ ئەندازە بێوێنەیە و دڵڕەفێنە کاتێک سەردانی ئەم ناوچە دەکەیت هەز بە ئارامی دەکەیت. ئاوی دەریاچەکە بەفری بەرزایی و چیاکانە دەتوێتەوە و ئەم دیمانە سیحراویەی دروست کردووە. شارۆچکەی ئۆڤزاک کە 1500 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لە نێوانچیاکانی مۆنزور و مەرجان هەڵکەوتووە خاوەنی دیمەنەکی سروشتی سەرنجڕاکێش و میراتێکی کولتوری دەوڵەمەندە. بە هەمان شێوە دەریاچەکانی پارێزگاکانی موش و بەدلیس لە باکووری کوردستان ساڵانە دەبنە جێگەی گەشت و سەیرانی ژمارەیەکی زۆر گەشتیاری بیانی و ناوخۆ. دوایەوەی ڕێو شوێنەکانی تایبەت بە خۆپارێزی لە کۆرۆنا تا ڕادەیەک ئاسایی بوونەوە ڕۆژانە ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکان و دەریاچەکانی بەدلیس و موش دەکەن. سروشتی ناوچەکە دڵگیر و سەرنجڕاکێشە بۆیە هاوڵاتیان تامەزرۆن بۆ بینینی. لەگەڵ هەڵگرتنی ڕێوشوێنەکانی تایبەت بە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕێگە بە گەشتیاران دەدرێت سەردانی دەریاچەکان و ناوچە گەشتیاریەکان بکەن. هەریەک لە دەریاچەکانی ئایگر، ئارین، جیل و کەناراوەکانی دەریاچەی وان و چەندین شوێنی دیکە لە باکووری کوردستان بوونەتە جێگەی سەرنجی گەشتیاران و کاتە پشوەکانیان تێدا بەسەردەبن. ئێستاش بابزانین بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە. 100 یۆرۆ 100 دۆلار ببورن بەرامبەر بە 149350 دیناری عێراقیە. 100 یۆرۆ 182500 دیناری عێراقیە و 100 پاوەند 210000 دیناری عێراقیە. 100 لیرەی تورکی 17650 دیناری عێراقیە. 100 تومانی ئێرانی 6400 دیناری عێراقیە. جیا لەوانە مسقالێک زێڕی ئایار 24 456000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 400,000 دیناری عێراقیە و مسقالێک زێر ئایار 18 342,000 دیناری عێراقی. بەپێی نوێترین راپۆرتی گۆڤاری پزیشکی زە لانسێت ژمارەی ئەو کەسانەی کە لە جیهان جگەرا کێشن گەیشتوتە ملیارێک و 100 ملیۆن کەس. ئاماژەش بۆ کراوەکە بەس لە ساڵی 2019 8 ملیۆن کەس لە جیهان بەهۆی جگەرەکێشان گیانی لەدەستاوە. ئەو بەپێی راپۆرتی گۆڤارەکە دوو لە سەرسەی ئەو کەسانی کە جگەراکێشن لە وڵاتانی چین و ئەمریکا، هەندستان، ئیندۆنیسیا، رووسیا، بەنگلادیش، تورکیا، ڤێتنام، فلیپینن و تەنیا لە چین 341 ملیۆن کەس جگەرە دەکێشن. ئەم ڕێژێش بۆ وڵاتێکی لەو شێوەیە زۆرە هەرچەندە لە ڕووی دانیشتوانەوە چین زۆر قەرەباڵغە بۆیە لەوێ زۆرترین ڕێژەی جگەرە کێشان یاخود ئەو کەسانەی تایە کە جگەراکێشن. هەرچەندە زۆر جار مۆدێلەکان یاخود ستایلی جلوبەرگەکان واکات یاخود خانمان هانەدەن بۆ بەکارهێنانی
خود حەزکردن بۆ لەبەرکردنیان بەڵام لەگەڵەوەشدا پسپۆران چاو ناپۆشن لەوەی کە چ شتێک خراپە بۆ نمونە زیانەکانی پانتۆڵی تەسک بۆ خانمان چییە بەپێی توێژینەوەیکی بەریتانی کە لە گۆڤاری زانستی دەمارەکان و نەشتەرگەری و پزیشکی دەرونی بڵاو کراوەتەوە لە پێکردنی پانتۆڵی تەسک چەندین مەترسی لەسەر تەندروستی خانمان هەیە بە تایبەت قاچ و یاخود بڵین قاچوقی خانمان تووشی کێشە هەکات ئەبێتەوەی دروستبوونی گرێ و وەستڕبوونی بەشێک لە جەستیان هەروها پانتۆڵی تەسک فشاری زۆر لەسەر منداڵدانی خانمان دروست دەکات و تێکدانی سووڕی خوێن واکات بە باشی خوێن بۆ بەشەکانی جەستە نەچێت هاوکات پانتۆڵی تەسک جنس ئەگەر تەسک بێت و جنسیش بێ مەترسی توشبوون بە نەخۆشەکانی پێست لەلایەن خانمان زیاد دەکرێت زیاد دەبێت و تووشەبن و پزیشکان ئامۆژگاری ئافرەتانەکەن تا بکرێت پانتۆڵی تەسک لەبەر نەکەن. ئاژانسی دەرمانی ئەوروپا ڕایگەێنێت کە منداڵانیش ئەتوانن ڤاکسین وەرگرن. ئەمە چەند وەختە باس لەوا کرێت کە لەسەر و 18 ساڵەوە یاخود کەسانی گەورە و بەتەمەنەکان باشترە کە ڤاکسین وەرگرن بەڵام ئێستاڵن مەر منداڵانیش. ئاژانسی دەرمانیەتی ئەوروپا بەکارهێنانی ڤاکسینی ڤایزەر و بایۆنتیک کە بۆ تەمەنەکانی 12 بۆ 15 ساڵی پەسەند کرد. سەرۆکی بەشی استراتیژی ڤاکسین و هەڕەشە بایۆلۆژیەکان لە ئاژانسی دەرمانی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند لەمە دووە مرد منداڵانیش بە هەمان شێوەی گەورەکان ئەتوانن ڤاکسینەکە بەکاربهێنن و وەری بگرن. بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاوی ڕووبارەکانی دیجلە و فرات مەترسی بە بیابانبوون لەسەر زۆنگاوەکانی باشوور عێراق دروست بووە. چونکە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقیش ئاماژەی بۆ کردووە کە هۆکاری سەرەکی کەمبوونەوەی ئاوی دیجلە و فرات گرتنەوە و دروستکردنی بەنداوە لەسەر سەرچاوەکانی ئەو دوو ڕووبارە لەلایەن تورکیا و ئێرانەوە. ئەمە بۆ خۆی بۆتە کێشە لەگەڵەوەی کە وشکە ساڵیە بەنداویشی لەسەر دروستکراوە. با لەم ئینهاوسەدا زانیاری زیاتر ببینین. لە کاتێکدا ڕۆژانێک زۆنگاوەکانی عێراق لە ڕووی مێژوویەوە بە بەهەشتی عادەن ناوبانگیان دەرکردبوو لەلایەن نەتەوەی گرتوەکانیشەوە وەک بەشێک لە کللتوری جیهان دەناسرا کەچی ئێستا بەهۆی وشکە ساڵی و کەمبوونی ئاوی ڕووبارەکانی دجلە و فرات مەترسی وشک بوون و بە بیابانبوونیان لەسەر دروست بووە. علينا أن نضع الخطط منذ الآن لأن الأهوار بدأت تنخفض. دەبێت ئێستاوە پلان دابڕێژین چونکە نزیکەی هەفتەیەکە ئاوی زۆنگاوەکان ڕۆژانە زیاتر لە 1 سانتیمەتر کەم دەکات واتە لە 3 مانگی داهاتوودا گەرمترینە بە درێژایی ساڵ ئاوی زۆنگاوەکان 1 متردا دەبەزێت و زۆنگاوەکان دەبنە بیابان. وەک وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و ژینگە پارێزان ئاماژەی بۆ دەکەن هۆکارێکی سەرەکی کەمبوونەوەی ئاوی دیجلە و فرات لە عێراق گرتنەوەی سەرچاوەکانیەتی لە تورکیا و ئێران و دروستکردنی بەنداوە. کە ئاو کەم بوو ژیانمان زۆر سەخت بوو باڵندەکان کۆچیان کرد و ئاژەڵەکانمان مردن بە دۆخی زۆر سەختدا تێپەڕ بووین. چیت پێ بڵێم کەش و هەوا زۆر گەرم بوو ئاژەڵەکانمان ناژین ئێمەش بێ ئەوان ناتوانین بژین ئەگەر ئاو نەگاتە ئێرە چۆن بژین؟ کەمبوونەوەی ئاوی زۆنگاوەکان بۆتە هۆکاری کەمبوونەوەی گامێشەکانیش کە لەلایەن خەڵکی ئەم ناوچانەوە بایەخی پێدەدرێت و بەخێو دەکرێت. بەهۆی خواستی زۆر لەسەر فرۆشتن ئێستا نرخیان هەرزان بووە. هەمووان ئاژەڵەکان دەفرۆشن چونکە دەمرن. ئاژەڵمان هەیە بە خودا بە کەمترین نرخ فرۆشتمان. گامێشێک ئێستا بە 3 میلیۆنە کەچی لە کاتی وشک بووندا دەبێتە 1,500,000 دینار واتە ئاژەڵەکە نرخی دەبێتە نیوە. بەهۆی ئەوەی زۆنگاوەکان ببوونە پەناگەیەک بۆ نێرانی ڕژێمەکەی ساڵی 1991 سەدام حسێن بڕیاریدا بە وشککردنیان. ئەمەش بووە هۆی کەمبوونەوەی پانتایی زۆنگاوەکان کە ئەو کات بە 15,000 کیلۆمەتر چوارگۆشە مەزەندە دەکرا. ساڵی 2016ش نەتەوەی گرتوەکان لە ڕێگەی یۆنسکۆوە زۆنگاوەکانی عێراقی خستە لیستی شوێنەوارە دێرینەکانی جیهانەوە.
گرفتێک بەهۆی کەمبارانیەوە بێ یاخود بەهۆی وشکە ساڵێ بێ گرفتێکی دیکە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بێ ئەمانە هەموویە بێتە گرفت لەسەر یاخود بڵێن بۆ قورستربوونی ژیانی ئەو کەسانێک کە لەو شوێنن بە تایبەت کۆرۆنا بێجگە لە وشکە ساڵی کەم ساڵوایە کۆرۆنا بارودۆخی ئابووری زۆر خراپ کرد لە دوای بڵاوبوونەوەی و کاریگەری خراپیشی لەسەر ڕەوشی دارایی خانەوادەکان بە گشتی لە جیهانادانا بەڵام سێ خێزان لە باخێکی کۆستەریکا هاوکاری یەکترەکەن یاخود بڵێن 30 خێزان زۆرترن کە بەرهەمە جۆرا و جۆرەکانی کوشت و کاڵ بەرهەمەهێنن ئەو خێزانانە بەوە جیاکرێنەوە لە جوتیارانی دیکە ئەوەیە کە بەرهەمەکان لە نێوان خۆیانە ئاڵوگۆڕ پێەکەن بۆ نمونە ئەوەی کە بەرهەمێکیە ئەیدا بۆی ترکەنیەتی وەتە بەرهەم بەرامبەر بە بەرهەم و ئەو بەرهەمەشی ئەمێنێتەوە لە بازارەکان ساغیەکەنەوە و داهاتەکەی لە نێوان خۆیانە بەشەکەن با بزانین زین ئەم خێزانانە چۆن توانیویانە لە قەیرانی ئابووری بە تایبەت لە سەردەمی کۆرۆنادا خۆیان بپارێزن. دانیشتوانی تیمپاپ لە کۆستەریکا لەم کێڵگە بە کۆمەڵە زیاتر گرنگی بە بەرهەم و خواردنە ئۆرگانیکەکان دەدەن. ئەم پرۆژەیە چەند مانگێک پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکای ناوەڕاست دامەزرا. لە کاریگەریەکانی کۆرۆنا لەسەر خراپبوونی ڕەوشی ئابووری و لە دەستدانی کار و پەککەوتنی دۆخی دارایی لە جیهان بەگشتی لەلایەن ڕێکخراوەکانەوە یارمەتی و خۆراک بەسەر کۆمەڵگەکان دابەش دەکرا. بەڵام ئەمە چارەسەری بنبڕ نەبوو بۆ دۆخەکە بۆیە پرۆژەکە دووبارە کەوتەوەکە. سەرەتا دەستمان بە دابەشکردنی خۆراک کرد بەڵام ئەوە چارەسەرێکی کاتی بوو نەدەکرا پشتی پێ ببەستین بۆیە ڕوومان کردە چارەسەرە بەردەستەکان بۆ بەرهەمهێنان. ژمارەی و خێزانانەی لەم کێڵگەیە کە سەرقاڵی بەرهەمهێنانی کشت و کاڵ و مادە ئۆرگانیکەکانن 30 خێزانە کە سوودیان لە هێکتارێک زەوی بۆ ئەم پرۆژەیە وەرگرتووە. پێشتر فەرامۆش کرابوو زەویەکە. بە دامەزراندنی ئەم پرۆژەیە لەسەر ئەو ڕووبەرە زەویە پشتگوێخراوەکە گۆڕدرا بۆ زەویەکی کشت و کاڵی سەوز. خاکی ئێرە بە پیتە بەم پرۆژێ دەمانوێت سوودی لێوەربگرین و بە پەینی سروشتی بەرهەمەکان بەرهەم بهێنین و هیچ جۆرە پەینێکی کیمیایی بەکار ناهێنین. خۆراکێک لێرە نییە کە زیانی بۆ تەندروستی هەبێت. هەموو بەرهەمەکان ئۆرگانین. لەسەر ئەم زەویە زیاتر لە 30 جۆر میوە و سەوزە بەرهەم دەهێنرێت جگە لە چەند جۆر دانەوێڵە و پاقلەمەنیەکان. ڕاستەوخۆ دوای بەرهەمهێنانیان لە نێوان خانەوادەکان ئاڵوگۆڕ بە خۆراکەکان دەکرێت و ئەو بڕە زیادەش کە لە بەرهەمەکە دەمێنێتەوە دەبرێتە بازاڕەکان و لەوێ ساغ دەکرێتەوە. داهاتەکەیشی بەسەر ئەو 30 خێزانە دابەش دەکرێت. کشت و کاڵ بەرپرسە لە پێکێنانی هەسارەکەمان بۆیە زۆر گرنگە ڕاهێنان بکەین بەسەر بەرهەمهێنانی خۆراکی ئۆرگانی بەو جۆرە مرۆڤەکان و زەویش پارێزراو دەبن لە زیانەکانی پێین و مادە کیمیایی کشت و کاڵیەکان. بە پێی لێکۆڵینەوەکانی تیمەکانی کشت و کاڵی ناوچەکە زیاتر لە 72 جۆر زیندەوەر و مێرو دووبارە بۆ ناوچەکە گەڕاونەتەوە کە پێشتر لە ناوچوو بوون. ئەمەش نیشاندەری هەمە چەشنبوونی ژینگەیەکە کە لەو ناوچەیە دروست بۆتەوە و ئاماژەیەکی باشە بۆ پاراستنی ژینگە لە ناوچوون. پیسبوونی ژینگە یاخود زۆر جار ئەوەندە پیسە بێت کە سەربازانیش ناچارە بن بەشدار بن لە پاکردنەوەی هێرۆک چۆن سەربازانی سریلانکا هەڵمەتێکی پاکردنەوەی کەرناراوەکانی بەندەری کۆڵۆمبۆی وڵاتەکان ئەنجام داوە. ئەم سەربازانە هەموو ئەو پاشماوە و کەرەستانەی لە کەناری دەریاکەدا بەهۆی شەپۆل و زریانەوە کۆبوونەتەوە کۆیان کردوتەوە و هۆشداریشیان ناوە کە بەهۆی کاریگەری کەشوهەوا کارەساتێکی نەخوازرا و لەو کەشتیانە ڕوو بدات لەوانەیە ڕوو بدات کە دەگەنە کەناراوەکانی وڵاتەکان کە یەکێک لە کەشتەکانی سنگاپورە کاتێک لە کەناراوەکانی سریلانکا نزیک بووە ڕوو بەڕووی مەترسی بوو بەڵام دوجار بە سەلامەتی گەشتەکەی ئەنجامدا و ڕزگاری بوو. بۆیە ئێستا هەوڵیان داوە کە ئەو کەناراوانە تەواو پاک بکەنەوە لەو پاشماوانەی کە بەهۆی زریانەکانەوە هاتۆ بێگومان زریانەکەش بۆی هێناوێتی لە بەرەوەی پاشماوەیەکی زۆر لە دەریاچە یاخود دەریاکان و کەناری دەریاکان کۆبۆتەوە بەوەی پیسبوونی ژینگەوە ئەمە ژوای کردووە کە
مەترسی دروست بکات بۆ ئەو کەشتیانەی کە ڕووەکەنە کە ناراوەکانی سریلانکا. هەندێک کەس هەیە ئەگەر پیشەکەی چەند کۆن بوو بێت یاخود پیشەکەی بەرەو لە ناوچوون بچێت بەڵام شێواز و تایبەتمەندێتیەک ئەیا بەو کارە بۆ پیشەیە کەوا بکات هەمیشە لە نوێبوونەوەیا بێت یاخود لە ناو نەچێت. هەروەک چۆن علی ئەکبەر ڕۆژنامەفرۆشێکی دانیشتووی پاریسی پایتەختی فەڕەنسایە و 50 ساڵە کاری ڕۆژنامەفرۆشیەکات. ئەو بە شێوازێکی جیاواز ڕۆژنامەکانی فرۆشێت وا لە کڕگارانەکات کە ئارەزوو بکەن بۆی کە ڕۆژنامە کاغەزەکەی لێ بکڕن و حەسکەن یەکسەر ئەو هەواڵی کە علی ئەکبەر بە هاوارکردن و خوێندنەوە بڵاویەکاتەوە بە پڕهەستەوە مانشێتی ڕۆژنامەکە خوێنێتەوە یەکسەر بیخوێنەوە بزانن تەواوی هەواڵەکە چییە و بەو شێوەیەش وای کردووە کە سەرنجی خوێنەران ڕابکێشێت و ڕۆژنامەی کاغەزیش بداتەوە دەست خوێنەرانی. بابەیەکەوە ببینین. علی ئەکبەر ڕۆژنامەفرۆش و ئەستێرەی گەڕەکی لاتینی پاریس. هەواڵی بەپەلە و مانشێتی سەر ڕۆژنامەکان بە شێوازی خۆی دەخوێنێتەوە و خوێنەران بە ڕۆژنامەی کاغەز ئاشنا دەکاتەوە. علی ئەکبەر ماوەی 50 ساڵە لە شەقام و گەڕەکەکانی پاریس ڕۆژنامە دەفرۆشێت. هەستی خۆی بۆ هاوارکردن و خوێندنەوەی مانشێتەکان بەکاردەهێنێت. بەڵام ڕۆژنامە ئەلکترۆنیەکان و قەیرانی ڤایرۆسی کۆڕۆنا وردە کارەکەی علی بەرەو لە ناوچوون دەبن. زەردەخەنەی خەڵکم بۆ گرینگە هەمیشە پێدەکەنم جا کار بکات یان نا کێشە نییە من هەر دەمرم بە خەندەوە دەمرم من نامرم بە گریانەوە وەک ملیاردێرەکان. هەندێک جار لێک ڕۆژدا 500 بۆ 700 کۆپی لە ڕۆژنامەی لێمۆن دەفرۆشم بۆ نمونە کاتێک سەرۆکێک دەمرێت یان کاتێک میتران هەڵبژێردرا کاتێک جاک شیراک بوو بە سەرۆکی فەڕەنسا تا 1000 دانەم دەفرۆشت. لەگەڵ هاوارەکانی علی دانیشتوانی گەڕەک و کۆڵانەکان ئەو کەسانەی لەسەر شەقامەکان لە کافێکان دانیشتون بە ئاگادێن و سەرنجی دەدەن و دڵخۆش دەبن یان هەندێک جار بە شێوەی تەنز ئامێز هەواڵەکە ڕادەگەێنێت و وا دەکات هەرزوو ڕۆژنامەی لێ بکڕن. هەر جارێک دەهاتە کافتریاکەمان ناوی کەسێکی ناودارم دەدایە کە ئەو کەسە لەوێ بوو بەدەنجی بەرزپی هەڵدانی بۆ دەکرد و هەواڵی تەنز ئامێزی لەگەڵ دەوت ئەویش کەمێک دڵخۆش دەبوو بۆ نمونە دەیوت بێرنار تاپی لە ڕووی سیاسیەوە تیرۆر کراوە. ئەگەرچی ڕۆژگار بۆ کارەکەی علی سەختە و کرانەوەی جیهان بەڕووی تەکنەلۆژیادا پاشەکشەی بە ڕۆژنامەی کاغەز داوە بەڵام بە خەندە و قسە خۆشەکانی دڵی کڕیارانی بەلای خۆیدا بردووە و هاوکات بۆتە هاندەرێک بۆ خوێندنەوە و بڵاوکردنەوەی زانیاریەکانی سەر ڕۆژنامە کاغەزەکان. ئێمە زۆربەی کات لە ڕێگەی ئەو کارانەی کە پامنەرانمانێکن بە ئێوەی نیشانەدەین چەندین بابەت و یاخود بڵێن کاری سەرنجڕاکێش دەبینین. ئێستا لە مێژە هێرۆمان لەگەڵ نەبوو بەڵام ئەمڕۆ هێرۆ مەودودی لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت بزانین چی ئامادە کردو و بابەتی سەرنجڕاکێش چییە لای هێرۆ. بانیت باش هێرۆ ڕۆژێکی باش بۆ تۆ پێمان بڵێ لەکوێی وەچی شت ئامادە کردووە. بانی باش هاژە بەیانی سەرزەم بینەرانیش باش جارێکی دیکە لە ڕۆژ باشەوە گەیشتنەوە لاتان بۆ یەکەم کۆمەڵێ بابەتی دیکە باز بکەین بۆ لە داهاتووشە بێگومان هەر بەردەوام دەبین. هاژە ئەرک و کاری خانمان جالەوەی کە ژنی ناوماڵن دایکن هاوسەرن بۆ خۆت دەزانی کە ئەرکی ژنان قورسترە. من ئەوڕۆ لەگە خانمێکی بەرگدووری پەرستارێکی بەرگدور دوو ئیشی تایبەت لە دەرێکە ئەرکیەوە جیالەوەش دایکیشە و جیالەوەش هاوسەریشەوە بێگومان ئەرکی قورسم باز لە کۆمەڵی بابەت دەکەین کاری ژنان دەکەین کاری خانمان دەکەین کە تا چەندێ گرینگە خانمان جیالەوەی کە ئەرک و کاری ماڵە بەڕێوە دەبن لە دەرێش بتوانە خزمەتی هاوڵاتیان کەن لە لایەک وەکو پەرستارێکی مهرەبان لە لایەکش وەکو بەرگدوورێکی خۆشسەلیقە و خۆشزەب کە دەبینی کۆمەڵێشتی زۆر جوان بەتایبەتی لە جلی کوردی و لە جلەکانی دیکە و مۆدە و هەمووی سەرقاڵی ئەمانە لە دەست
قورسم خانمە دەستڕنگینە بۆ کە خانمانی دیکەش هەم بدەین ناسک خان لەگەڵما دەبێ ناسک خان ئەم خانمە پەرستارە بەرگدورە ئەم خانمە بەرگدورە پەرستار ست پێ بڵم ناسک خان بەیانیت باش جانداش بەخێرمە سەرچاوم سڵاتان بەرگدورێکی پەرستار پەرستارێکی بەرگدور بێگومان ئەرک و کارتان قورسا جەنا بدوەکو بەرگدورێکی شوکو پەرستارێکیش بۆم باسکە تا چنە گرینگە خانمان بێنە مەدانە بەم شێوازە کۆڵ نەدان بێن ببنە بەشێک لە کۆمەڵگا زیاتر کار بکەن وهانی خانماندی کەش بن زۆر گرنگە طبعا ینی خانمانشی چیان لە پیاوان کەمتر نیانی پێویستی شەخصە لەو سەردەمە ئێستاکانی بەڕاستی ژیان قورس بۆ بە تەنیا بەڕێوە ناچیتنوانە خانمیش هەمووی خانمی دەسڕەنجین و لێ هاتوومان زۆرە و ئەتیادێگە بێنە ناو بواری ئەوەی ئیش بکەن و هیچ ئەوە شتێدا نیە طبعا گرنج تێدا ناسخان دەبین کۆمەڵێ گۆڕانکاری لە ناو جلو بەرگەکانیشدا کردووە و مۆدلی زۆر جوان بۆ خانمە بە تایبەتی لە بەرز جیاوازەکان مۆدلی زۆر کۆنیش گەڕاوەتەوە ئێستا دەبینم ئەو مۆدلێکی زۆر کۆنە کە دووبارە هاتووەتەوە بەس مۆدلانە بۆ کە تا چنە گرینگە تا چنە بەلاتۆ گرینگە خەڵک بۆ دێنێ خۆ زیاتر بۆ مۆدلانی گرنگە بەخۆی هەیە خەڵک دێنێ هەشەمە یارمەتی دەدەن مەسەلەن کە پێویستی بە شتێک بیدەڵێن ئەوە لە بۆ تو جوانیان ئەوەیە مۆدیلەکان دەردەچێنێ ئێستاش حات ئەوە بووە مۆدیلی نوێ هەموو کۆنەکان نوێ کراینەوە و قدیم هاتیتەوە خەرک احتیمان بە ئیکۆنیش دەدا زیاترەوەوانە هەش لێرە مەسەرەن بە جێرەی شێوازی جسموانە شتەکانی لە بۆ تەنسیق دەکەین و دادەنێن دیزاین دەکەین لە بەرگدوریندا جێلێکە قماشێک دێنی زۆر جاڵێ وەڵ ئەخەیاتەکەیە بەرگدورەکە زۆر سەقە بە قماشەکە لێ سەقەت کرد دوورینی گرنگتریان بڕینی حتما برین و دوورین گرنگی خۆیە بەس بدایەتی قاعدە شتەکان هەر بڕینە تۆگە بڕینەکەت سەقەت بوو جوان نەبوو دوورینەکە قەت ناتانی بە جوان ڕێکی بخێ بەس ئەگە دوورینەکە دەریش نەستانی هەر بەشێنەوە چاچ بکەوە وا بۆ قماشێکت بۆ بێنن کە مەسەلە بۆ شێوازە بێت و ماشەڵڵا شارەسای لە دوورین حتما قماشش زاری وای ڕاستە ئەگە قماشەکە جوان بدەرە جوان دەرسی زاری واشە نا دوورینەکە ینی جوانی قماشەکەی بە دەردەخە ئێستا هەیە دێ قماشەکەی زۆر پێ جوانە بەس کە دوورینەکەی جوان نەبی هیچ ئەوە چی نییە زاری واشە قماشاتی ئەوەندە مهم نەبوو ئەوەندە ینی گران بەهاش نەبووە بەس دوورینەشی جوان مالۆ کردیا زۆر جوان دەرچووە ناسخان ئەو باسی بەردووریمانکە وەکو خانمێکی پەرستاریش کە ئەرکی ماڵەتەیە تا چەنە قورسە بەلاتۆ هاوسەرەکە تا چەنە هاوکارتە بەتایبەتی لە ماڵش و لە کارەکەشدا حتما دەبێ هاوکار بێگە هاوکار نەبی ئەرچی من هێشتا قورستر دەبی چونچی ئەگەر دەوامم هەبی بسم لێژ ئەرکو ئەوەی خۆم هەیە طبعا دێمەوە حتما ئیشی ماڵە و شی و لێنانە و منداڵە و هاوسەرە و دوایش دەبێم دوکانەکەش هەر ئەرکەکە و ئەنی مەوعید وشتمان لەسەر ئەوش دەبێرەوە بەگەر یارمەتی دەرنەبی من ناتوانم کارەکان ڕاپەڕ هەندێک خەڵکمان دەڵێ و خانمە دەڵێ دنیای بە کۆڵەوە گرتە دەی باجا خۆ دانیشتێت چییە کامیان زۆر قورسە بەلای تۆ پەرستاریەکە دیا بەرگدورەکە کاری ماڵەوە والله هەردووچیان ینی هەمویان ئەوەی خۆی هەیە تام چێش خۆیان ئیش پەرستاریەکە خۆم زۆر بەدڵە ینی حەزم لێتی هیچ ئاسانگە چی لە بۆم نیە و کاری بەرگدوریش هەر ینی وەک ئەولادش خۆم خۆشم لێتن ینی سەبکە مناڵکمە ئەوی شەریان ئەوەی نیە چی هیوایەت و ئامانجی خۆمانی ئیشەکەی خۆم سەرکەوتم پێبینم هیچ ینی زەحمەتێک شوێ تێدانە طبعا مادی بوونی زۆری تێدایە دەبی کاتەکانم ڕێک بخەم و ئانە خاستان وەختی جەژن و نەورۆز و ئانە ینی زەحمەتتر دەبی لە بۆ من بەسەر لە منەمەکشی وەرەکەمە وەرە پێشەوە بەلامەوە فوتت لە مندا فوتە چەنە گرینگە بۆ خەیات بۆ بەرگدور گرنگە مەسێسا ڕاستە من ئەگە تو جارێک بێ دەتوانم شتەکە لە بۆ تو بدورم بەس خاستان ئەگەر دوکان بی و ینی خەرک زۆر بێتەکردن ئەتو دەڕۆ یەچکە دێشکە دێ ئەتۆ قیاسە ئەو شتت لەبیر نامنێ بەس کاتی بە فوتە قیاسەکەی دەکەی و دەنووسی ئەگەر مانگە چی پێ بچێت و کە ئیشەکە دەکەی و ینی بە ئەوەی دەردەچی بە جوان دەردەچی چێشەی نابیتن ئەو مۆدلانی کە دەیدوری بە تایبەتی مۆدلە کۆنەکان ویست و داخوازیە زۆر لەسەر ئەو سار زۆر زۆری لەسەر بووە زۆر کەس داوای کردە زۆریشمان دووریەوە چەند نمونونەکە لێرە دامان نایە زۆرشمان دووریە خەرچەنە هەوڵەدا و مۆدلانە بۆ نمونە بۆ کەسانێکی تایبەت بۆ کەسانێکە دیار بن بیان دووری توتوان ببتە مۆدل لە ناخەڵک کەسی تایبەت و مەسەر هونەرمەندا پێشکەشکارە بێژەرە ئەوانە زۆر دەن کەسی بەناو بانگوانە طبعا کە لە بۆیان دەدورین پێ مرتاحنەوەوانە بەرنمەیان هێشتیان یەکسەر دەچن بەرنمەکەی دەکەن بە دڵنیاییەوە ینی لەناو قماشەکاندا قماشەکانیش دەبینم مۆدیلی کۆنیشت هێناوەتەوە کەن دەبینە ڕەنگە زۆر کۆم بێ بەڵام دووبارە هاتوێتەوە ئێستا مەسە سوورمەیە و شتی قەدیمە ئەوانە هەمووی دووبارە بێت پێشتر خەڵک شتی نەرموشلی حەزێ ئێستاکە هەموو قماشکان ڕقن ینی بە توندی ڕابوەستی ئەوانەیان زیاتر حەزێ و مۆدیلی قەدیم هاتیتەوە وادارێکە نمونە زۆر بێ خانمانی دیکەش بێگومان هاژە هاان بدرێن بەم جۆرە کە جیا لەوکە تەنها بڵێ وەڵی ئای ماندوو بووم ئیش و کاری ڕۆژانەی ماڵە ماندووی کردەوە تا خانمێکم جیا لەوەی کە ژنی ماڵەوەیە هاوسەرە دایکە
پەرستاریشی شوکاری خۆی دەکات و بەم جۆرە مۆدلە جوانانش بۆ خانمان دروست دەکات و بێگومان هانیشیان دەبۆی کە زیاتر پەر بدێ بە مۆدلە کوردەکان و داهێنان بکات لە جلی کوردیدا بۆی کە زیاتر برەو بە جلوبەرگی کوردی بدرێ. بەڵێ زۆر سپاس هێرۆ، سپاس بۆ تۆ بۆ ئەو خانمە دەستڕەنگینە و ماندوونە ناسا کە لە دەستپێکی ڕۆژەکە و بەم بەیانە دەستی کردۆ بە کارکردن بە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ ئەو خانمە و بۆ تۆش سپاس. بێگومان دنیای خانمان یاخود بڵێنەوەی کە خانم جێگە دەستی تیا دیارە ڕەنگینە، لەوانەیە زۆر جار بشڵێن ئەوەندە ڕەنگاوڕەنگە بۆیە توانن دەرفەتی زیاترتان هەبێ بۆی کە کاری زیاتر بکەن، بەڵام نا ئەگەر خانمان خۆیان بەهرەمەند نەبن یاخود ئەگەر خۆیان حەز و ئارەزوو ئامانجەکانیان لەوە بەهێزتر نەبێ ناتوانن لە کاتێکدا چەند کارێک بکەن. بابەتێکی دیکەمان هەیە هەر تایبەتە بە خانمان کە بۆ کۆڵم ئەوەندە دنیای خانمان هەمەڕەنگە یاخود ئەوەندە ئەتوانن دەرفەت بدۆزنەوە لە چواردەوری خۆیان کە هیچ شتێک ناهێڵنەوە کە لە دەستیان بچێت ئەگەر ئامانجیان بێت. هەروەک چۆن هونەرمەندی کورد تارا مامەدۆڤە کاڵێت لە پێناو کورد دەنگی خۆمان لە جیهان بەرزەکەینەوە. ئەشڵێ دەتوانین بە ڕێگەی هوەری پەیوەندی لەگەڵ جیهان ببەستین ئەو تا خانمێکی دیکە لە ڕێگەی هوەرەوە توانی وێتی دەرفەتێک بدۆزێتەوە تا دەنگی خۆی هەڵبڕێ بۆ هەموو جیهان بە ناوی کورد و کوردستانیشەوە. تارا مامەدۆڤە ئەو بدەنگ بێژێن کورد کلاسیکên رووسان û caza Fransiyan mezin dibe. Awaza bêrî û azadiya welat ya ku 130 sal berê ji wanê û agirî dikeve rê û diçe Ermenistanê bi zor û zilma Stalîn ji nişka ve xwelkogiyanga bajarê Qirgizistanê dibîne. Penaberiya hunermenda Kurd Tara Mamedova ji sala 1983 ve hîn dema dizikê dayika Xwedê dest pê dike û ev penaberî heta roja îro jî didome. Di serboriya stranên wê de rêwîtiyên sar hene ên li ser pişta wê trêna sirgûnê wek wan swarên bêniştiman. Ez bi dengbijiya Kurda bi klasikên Rûsa û bi caza Fransiya mezin bûm. Ez vê wekî dezavantajek nabînim, ez vê wekî avantajek dibînim, ez xwe bi şans dibînim ku me awqa çandên xweş û kûr nas kir, çanda Rûsa bi serê xwe tiştekî dine ya Kurda tiştekî dine û ya Ewropayê jî tiştekî dine. Lê min dilê min da min tim xwest ew zimanê ku ez nû ji dayîk bûm û ew gotina ku min bîst gotina qîza min, dilê min, cana min û gotina dayê bû min ji ber wê jî li ser dikey tu cara zimanê xwe neguhart, yani di albûmên xwe de min xwest ez tim hunera xwe bi Kurdî bikim. Hunermenda Kurd Tara Mamedova bi hilma zaroka xwe ya ku ji qirka wê derd keve mezin dibe. Ev yek jê re dibe deriyê azadiyê û asta kamilbûnê. Ew deng û awaza ku ji nava tirs û xovê surgun û li koçberiyê ji dayîk bûye îcar ji wê xewna giran şiyar dibe. Pariyek jiya navê li Ermenistanê, pariyek li Qirgizistan û Rûsyayê, pariyek jî li Fransa û Tirkiye derbas dibe. Ew hilma azadiyê ku xwe li reng û dengê wê dipêçe bi caza Kurdî dixemile. Wek melodiyeke bêniştiman bi awreke kûr û nediyariyekê li ser pişta hêviyên bêwelat. Xewna giran encameke. Ew rêwîtiya trêna, koçberî, tunebûn, birçîbûn, tenîbûn, gelek tiştan nêrîna min al hemberî jiyanê cuda bû. Ez gava difikirim ji bo min tiştê herî giranbiha çi ye di vê jiyanê de. Hilma ku ji qirka zaroka min derdikeve ew hilme. Welatê min jî, evîna min jî, azadiya min jî hemû bo êvek girêdaye. Xewna giran jî tirsa dilê min bû, tirsa dilê hezar û jina bû. Loma min navê stranê kir xewna giran. Tara Mamedova dibêje ew ne ji bo îro dijî, ew ji bo sibê dijî. Dixwaze klasîkên xwe ava bike, lê ne li ser mîrateyên heyî. Ew dixwaze li pey çîroka xwe here. Ya ji wê jiyana penaberiyê ku bêci û bêwar e. Di sirguneke sar, birçî, tenê û di tinebûnê de derbas bûye.
ئافراندن پر تشتێکی گرینگە شخوا تشتێ هەیی تشتێ هاتنە چێکردن هەنە لێ ئەمژی دوێ و ینی ئەمژی وەکی ئەیشێشانێ وەکی مزگینێ وەکی گەلێک هونەرمەندێن مەی نەمر شاکرۆ ئەمژی دوێ پشخوا تشتێکی بهێلن لێ دوێ و ئەمژی کلاسیکێن خوۆش بۆی نفشێ خۆی پێش ئاوا بکن هەموو خەبات و ئارمانجا من ئەوە هونەرمەندا کورد تارا مامەدۆڤا دەبێژە ئەم کورد دناوا پرۆبلەمان دەمەزن بوونە کوردان bi şer û koçberiyê çavê xol dinyayê vekirine parçekirî û bêwelat dişûna gilî û gazindan de pêwîst e her kes destê xwe bixe binêkevir û vî barî hilgire dadengê Kurdan bi saya hunera wan bêhtir bilind bibe. Pêwîst e em nebêjin televîzyon, radyo, rojname dik û welatê menîne. Çare heye. Çare qedirgirtina ziman e û hezkirina hunerê ye. Divê em xwe bêhtir bixin nava hunerê. Azat Altun, Kurdistan 24, İstanbul. ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی وەرزشی کوردستان کە چەند چالاکیەک ئەنجامەدرێ و چالاکیەکانیش جۆراوجۆرن لە شارەکانی هەولێر، سلێمانی، دوهۆک، هەڵەبجە، سۆران، زاخۆ، ئاکرێ، بۆ شەقڵاو و ڕانێش بەڕێواچن. لە چوارچەوەی ئەو ڕۆژە یاخود بڵێن ڕۆژی وەرزشی کوردستاندا چالاکیەکانەمانن. پێشانگای درێسە مێژوویەکانی وەرزشی کوردستان و هەروەها دیداری ڕۆژی وەرزشی کوردستان جگەلەوە فستیڤاڵی وەرزشی و هەروەها ماراسۆن لە شارەکانی هەولێر و سلێمانی و پاڵەوانێتی باسکەی کچان پێشبڕکەی بایسکە سواری و پاڵەوانێتی زۆرانبازی و کەرنەڤاڵی وەرزشی و ڕاکردنی بە کۆمەڵ هەموو ئەمانە لە چوارچێوەی ڕۆژی وەرزشی کوردستان بەڕێواچێت و بەردەوامە بن و وەکو تیشمان لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان ئەم چالاکیانە ئەنجامەدرێت هەروەک چۆن دوێنێ لە سلێمانی ماراسۆنێکی گەورە بۆ کچان و کوڕانیش بەڕێوە چوو کە براوەی ماراسۆنەکە لە سلێمانی کچێک بوو کە بۆ پاڵەوان یاخود بڵێن خێرا ڕۆشتنی ماراسۆنەکە کچێک و هەروها کوڕێکیش لە هەورامان بوونە براوەی پێشبڕکێکە و لەسەر ئاستی هەموو ئەوانەی دیکە کە بەشدار بوون لە یەکەمیان بەدەستهێنا. ئەمڕۆژ بە ئەم بەرگە و بابەتانە کۆتاییم هێنا بە پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم کە هەمیشە لە تەندروستێکی باشا بن و چێژ لە هەموو چرکە و کاتەکانی ڕۆژەکەتان ببین و بە باشی بەڕێککەن و بە تەندروستێکی باشەوە هەمیشە ماڵ ئاوا و کوردستان ئاوەدان خواتان لەگەڵ.